عەبدوڵڵا نەخشی منداڵێکی پەنابەری ڕۆژئاوای کوردستانە. تەمەنی 9 ساڵە و خاوەن پێداویستی تایبەتە. وەکو دایکی ئاماژەی بۆ دەکات پێویستی بە چارەسەرە و لێرە چارەسەری ئەستەما. هەر بۆیە پێویستی بە وڵاتی سێم هەیە تا چارەسەر بکرێت. دەخوازم دەنگێ مە بچێ عالەمێ يعني حمو عالم ببيسن انه ام دخازن دركب بجيبوا بازاروكا. عبد الله عبد الله حزقي قاص شابه حزقي نقطة شابه پەنابەرانی ڕۆژئاوای کوردستان لەو گربوونەوەیدا لە بەردەم نەتەوەگرتوەکان داوایان دەکرد کە وڵاتی سێمیان بۆ دیاری بکەن و ڕەوانەی دەرەوی وڵاتیان بکەن، چونکە پەنابەران لە کەمپەکان لە دۆخێکی خراپدان. ئەم داخوازەکەین سەفاراتە ژێ قۆنسۆلیاتی ئەژنەبی ئەوروپی ئەمریکی ئوسراری گۆلڤێدێکی دژین لە هەولێرەیان بەغدایێ مەساحاتی عادە تەوتین بۆ پەنابەری سووری زیادە بکەن. پەنابەری منی سووری لە تورکی لە ئوردون لە لبنانê وادەتخنە دەردڤە وادەتخنەی عادە تەوتین حالاتی ئینسانی معالەج دکن مميزاتên din hene cinsî heye مساعدة heye تعلیم heye tebabê heye hûn te meşa dikin fawdî de behsê انه معاyirin sarim hene mendalê me hene mualeceş bo wan divê mendalê me hene تعلیم bo wan divê halatên menî insانî hene. هەرێک لەو پەنابەرانە دەدوێنیت لە دۆخێکی دەرونی و تەندروستی خراپدایە. ئامینە ئیبراهیم بە هەمان شێوە پەنابەرێکی ڕۆژئاوای کوردستانە و دەڵێت پێویستم بە چارەسەری بەپەلە هەیە و دەمەوێت بگەمە دەرەوەی وڵات. ئەدخوازم هەرم بسافرم ئەز هەرمانیجام کاچیم بوو 10 ساڵ زەوجیە و سوێددا ینی تا بەزار یا من فێرە عیلاجکن ئەو پەرەم ڕۆ دەرکەوە نە پەرە دەردکەوێ نە دەرمانیم هەیە نە تشتەگەیە نۆدنە من. بە جۆرەی دوایین ئاماری ناوەندی هاوبەشی هەماهەنگی قەیرانەکان لە هەرێمی کوردستان تا مانگی حوزەیرانی ئەم ساڵ 925,532 ئاوەرە و پەنابەر لە هەرێمی کوردستان بوونی هەیە. لەو ژمارەیە 206,970یان پەنابەرن کە بەم شێوەیە دابش بوونە 241,190یان پەنابەری ڕۆژئاوای کوردستانن، 8,450یان پەنابەری باکووری کوردستانن، 10,510یان پەنابەری ڕۆژهەڵاتی کوردستانن، 738یان پەنابەری فەڵەستینی و 83یان پەنابەری جۆرە و جۆرن. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.